بێگومان دەوڵەتی تورکیا بە درێژایی ئەو چەندەی ڕابردوو بەردەوام لە هەوڵی پیلانجێڕی و ئەم سەرۆسەردا بووە بۆ لێدانی حرەکەی ئازادی کوردستان. سەردانی ئەو جارەی وەزیری بەرگری تورکیاش بێگومان هەر لەو چوارچێوەیە، بەڵام دەبێت ئەو لایەنانە و بە تایبەت دەوڵەتانی دەوروبەر و بە تایبەت دەبێت چاوێک بە ڕابردووی ئەو پەیوەندیانەی دەوڵەتی تورکیادا بژێردرێ. تورکیا لەگەڵ هیچ کام لە دەوڵەتەکانی دەوروبەری خۆی لەگەڵ عێراق تا لەگەڵ ئێرانیش و تا لەگەڵ یۆنانیش بۆ دەبینن لە سووریا چ دۆزەخێکی بۆ گەلانی سووریا دروست کرد. لەگەڵ هیچ کام لەو دەوڵەتانەی دەوروبەر دەوڵەتی تورکیا لە ئاشتی و لە پەیوەندیشی هاوسەنگدا نەبووە، بەڵکو هەوڵی داوە ئاسایشی ئەو دەوڵەتانە تێکدا و هیچ پەیوەندیەکی دەوڵەتی دراوسێ لەگەڵ تورکیا نەبووە مای سەقامگیری و ئاسایش بۆ وڵاتی بەرامبەر. بۆیە لەگەڵ عێراقیشدا بە هەمان شێوە ئێستا کە دەوڵەتی تورکیا وەزیری بەرگری و شاندی سەربازی دەنێرێ بۆ عێراق بۆ مەسەلەی بە تایبەتیش یعنی هیچ شتێکی ترش لە گۆڕێ نییە، مەسەلەکانی دیکەی ئاو و مەسەلەی سنوور و ئەو شتانەی دیکەی باسی دەکەن، مەسەلەی ئابووری، مەسەلەی لاوەچین بە نسبەتی تورکیا، مەسەلەی ئەساسی لێدانی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کووردە، لێدانی بزوتنەوەی ئازادی پەکەکەیە کە نەکەر خەلووسی ئاکار بگرە لە سەرەتای دروستبوونی ئەو حرەکەیەوە کە پەکەکە لە بەرامبەر سیاسەتی لە ناوبردن و قڕکردن و تواننەوە دروست بووە. بۆیە قسەکانیان کە لەگەڵ دەسەڵاتدارانی باشووری کوردستان و لەگەڵ عێراق باسییان کردووە کە ئێمە دەتوانین پێکەوە و تەبعاً ئەوان نەیانتوانی لەگەڵ ناتۆ و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هێزە دەسەڵات خواز و هێزە ئەستەمگەرانەی باشووری کوردستانیش هەوڵیان داوە بۆ سنووردارکردن لێدانی حرەکەی ئازادی کوردستان. لە سەرەتاشەوە نەیانتوانی پەکەکە بێدەنگ بکەن یان بچووکی بکەنەوە یان سنوورداری بکەن بگرە لە سەرەتای هەشتاکانەوە لە سەردەمی کەنعان ئێفرنەوە دەرکەوت کە ئەو کاتە پەکەکە گروپی بچووکیش بوون، نەکەر نەیانتوانی لە ناوی بەرین. ئەو کاتیش ئەو قسانەی ئێستەی وەزیری بەرگری تورکیان ئەکردەوە، ئەوە قسەیەکی تازە نییە بۆ جەنەڕاڵەکانی تورکیا، قسەیە کە تەنها خۆیان دەبێ باوەڕی پێ بکەن و نەک نەیانتوانی حرەکەی پەکەکە بزنەوەی ئازادی خوازی گەلی کورد بێدەنگ بکەن یان پاشەکشە پێ بکەن بە پێچەوانەوە بینیمان و هەموو کەسیش خۆشیان دەیبینن کە ئەو حرەکەتە گەورەتر بوو و ئەو کاتە هاوکاریان زۆر زیاتر بوو. هەموو ئەوروپا، هەموو ئەمریکا، هەموو هێزەکانی دیکەی هەرێمی هاوکاریان کردن، بەڵام نەیانتوانی ئەو حرەکەیە نەکەر لە ناوبەرن سنوورداریشی بکەن. ئێستا بزنەوەی ئازادی گەلی کوردستان بەڕێبەرایەتی ئەو حرەکەتە بەڕێبەرایەتی پەکەکە و بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ بۆتە هێزی سێیەم، هێزی فکری سێیەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نە بە هێزی چەکداری و نە بە هیچ هێزێکیکەی ئابووری ناتوانن کەپی بکەن و بێدەنجی بکەن. و پێویستە دەسەڵاتدارانی باشووری کوردستانیش ئەو ڕاستیە بزانن کە ماوەی 30 ساڵی ڕابردوو خۆگرێدان بە سیاسەتی داگیرکاری، پەیوەندی ناهاوسەنگ لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر چ کارەسات و مەینەتیەکی بەسەر خەڵکی کوردستان هێناوە. ئەو بارودۆخەی ئێستەی باشووری کوردستان تێیدایە کە ناتوانێت موسەی خەڵک بدا، کە ناتوانێت بچووکترین خزمەتگوزاریە سەرەتایەکانی خەڵک دابین بکە و ڕیسوا بوون لە بەردەم گەلەکەیاندا و خەڵکی کوردستان هیچ متمانە و هیچ متمانەیەکی بەو دەسەڵاتە نەماوە، دەرەنجامی ئەو سیاسەتە شکست خواردوویە کە لەگەڵ دەوڵەتانی داگیرکەر هەیەە. بۆیە پێویستە هەم دەوڵەتی عێراق هەم دەسەڵاتدارانی باشووری کوردستان لەو ڕاستیە تێبگەن کە نەکەونە داوی دەوڵەتی تورکیاوە، چونکە دەوڵەتی تورکیا نە لە عێراق و نە لە کوردستان و نە لە هیچ شوێنێکی دیکەش پەیوەندی هاوسەنجی لەگەڵ دراوسەکانی نییە و هەر پەیوەندێکیش هەبوو بێ بە زەرەری دەوڵەتی بەرامبەر کەوتۆتەوە نەک بە بەرژەوەندی هاوبەش وەکو باسی دەکەن. بۆیە پێویستە هەم دەسەڵاتدارانی باشووری کوردستان بە تایبەت باش لەو پەیامە تێبگەن و تێگەیشت بن کە هێزی کورد لە یەکێتیبوونیدایە و لە بەرامبەر ئەو سیاسەتانەی دەوڵەتی تورکیا هەوڵ بدەن بە پێچەوانەوە
یەکێتی خۆیان بەهێز بکەن بەوە قیمەتیان زیاد دەبێت لای دەوڵەتانی دەوروبەر لەوانەیە هەندێک فشار و زەختی ئەم لاولا هەبێ بەڵام دەبێت چی کە بەرژەوەندی ئابووری و کۆمپانیەکانی خۆیان لەبەر چاو نەگرن دەبینن ئێستا نەوتی کوردستان چۆن بە تاڵان دەبرێت چۆن کەوتونەتە ناو قەیرانێکەوە کە ناتوانن چارەسەری بکەن بۆیە پێویستە لە بەرامبەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەیکا و ئێستا ئەگەری هەندێک گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت کە سیاست و سیاسەتە تەمەحکاریەکانی تورکیا سنووردار بکە دەبێت لەوە تێبگەن بۆیە ئەرچی هەموو لایەکە ئەرچی هەموو هێزە سیاسەکانیشە کە ڕوبەڕووی ئەو سیاسەتە تەماحکاری و داگیرکاری دەوڵەتی تورکیا ببنەوە و تورکیا هیچ کات بەرژەوەندی خەڵکەکەی ناوێ بەڵکو بەرژەوەندی گروپێک بەخۆیەوە گرێدەدا هێزێک بەخۆیەوە گرێدا بەڵام بەرژەوەندی گەلانی دەوروبەری خۆی ناوێ بۆیە لەو چوارچێوەیەدا دەوڵەتی تورکیا ئێستا دوای ئەوەی کە لە هەموو لە مەسەلەی دەریای ڕەش شکستی هێنا لە مەسەلەی یۆنان ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە لە سووریا ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە دەیەوێت جارێکی تر عێراق و هەرێمی کوردستان بخاتە ناو ئالۆزیەکەوە لە بەرامبەر هێزی پارێزەری کوردستان و دەبێت دەوڵەت باشووری کوردستانیش ئەو ڕاستیە باش ببینێ و زۆریش لەمێژ نییە کە چێ پارێزەری کوردستانە و چێش داگیرکەری کوردستانە و چێش تێکدەری سەقامگیری کوردستان لە شەڕی داعش ئەومان بە ئاسانی بینی بەرچاوی خۆمانەوە بینیمان چۆن دەوڵەتی تورک لە بەرامبەر داگیرکردنی شەنگال و لە بەرامبەر داگیرکردنی ناوچەکانی دیکەی مووسڵ و دەوروبەر ڕاوەستا بوو و لە پشتی داعش ڕاوەستا بوو و پێکەنینی بە هەولێر دەهات و چێش بەرگری لە سنوورەکانی هەولێر و لە کەرکووک و لە شوێنەکانی دیکە کرد هەر ڕۆڵەی کورد بوو ئەو هەڵوێستانەی هەبوو بۆیە دەبێت سەڵاتدارانی باشووری کوردستان باش خوێندنەوەیان بۆ هەڵمەتەکانی دەوڵەتی تورکیا هەبێت لەو چوارچێوەی کە دەیدەن کە ئێستا هیچیان بەدەستەوە نەماوە تەنها و تەنها باشووری کوردستان نەبێ ئابوووریەکەی دەبن دەیانەوێت جارێکی تر سەقامگیری ناوچەکە تێک بدەن بۆ ئەوەی زیاتر دەست بخەنە ناو باشووری کوردستان و عێراقیشەوە بۆیە من پێم وابێ بە دڵنیایی لەوانەیە بتوانن هەندێک زوم و جۆڵی سەربازی کە درێخیان نەکردو بە درێژایی ئەو چەند ساڵە بەردەوام و ئێستا بەردەوام لە هەوڵی بەردەوام لێدانی ناوچەکانی سنووریەکان بوون و هێزیان هێناوەتە ناوچە سنووریەکان بەڵام ڕوبەڕووی شکان و شکست بوونەوە بۆیە جارێکی دیکەش دایانەوێت هەوڵانەی خۆیان تاقی بکەنەوە و جارێکی تر ڕاستەوە خۆتر هێزە کانی باشووری کوردستان کەونە خزمەتیان کە جگەل لە خزمەتکردنی بەرژەوەندی دەوڵەتی داگیرکەری تورک هیچ شتێکی دیکەی لێشین نابێت